سەگی بێلانە هێندە زۆر بووە شەقام و گەڕەک و کۆڵان و شوێنە گشتیەکانی ناوشاری کفریشی قەرەباڵغ کردووە. جگەلەوەی دیمەنێکی ژینگەیی نەشیاوی بۆ شار هەیە، گرفتی تەندروستی و کێشەی بۆ مناڵان و خوێندکارانیش دروست کردووە. داواکانی لە شارەوانی ڤیان ڤێتەنەری حلێ بۆ ئەم ئاژەڵە بێلانە بدۆزنەوە منداڵ ناچێنێ بچۆ بەدەوام و هەمووی لە ترسی ئەم ئاژەڵە بێلانانە دەترسێت و داواکانی لە شارەوانی حلێ بۆ ئەم کارەمانە بۆ بکات. بۆ چارەسەرکردنی ئەم دیاردەیە کە لە زۆرینەی شارەکانیشدا دەبینرێت، حکوومەت بڕیاری داوە لایەنە پەیوەنددارەکان لەگەڵ ڕێکخراوەکاندا هەماهەنگی بکەن و شێڵتەری تایبەت بە ئاژەڵی بێلانە دروست بکرێت. بەڵام ئەمە بۆ کفری نەکراوە و سەگیش تابێت شارەکە دەتەنێت. ئێمە داوامان کردووە ئەگەر بودجەیەکی کەمیش بێ لە ڕێگای ئیتر وزارەتی ناوخۆ شارەوانی ئەوان دەستکراوەترن بتوانن بە بودجەیەکی کەمیش بێ شەڵتەر بکرێتەوە بۆ ئەم شارە بچووکانە و بڵێ ناحێ و قەزاکان بۆی بتوانین بە شێوەیەکی ڕێکوپێک ئیدارەی ئەو وەزعە بدرێ ئەو دیاردەیە کەم بکرێتەوە. بە دڵنیایەوە لای ئەمە ئەو ڕێکخراوانە نییە کە تایبەتە بە پاراستنی ئاژەڵ بۆی بتوانێت شێڵتەریان بۆ بکاتەوە و پاڵپشتی داراییان بۆ دابین. سلێمانی دروست بوو جێبەجە کراوە عەجەبە چەند نەجەحەتی هاوردووە کاریگەر بۆ لەسەر، بەڵام ئەیش بینیم ناو سلێمانیە سەگی بەرلا زۆرە پێویستی بە هەمەنگی هەیە لەگەڵ بەیتەرە و لەگەڵ وحدەی ئیداری شارە. ساڵانی ڕابردوو لە کفریدا سەگە بێلانەکان لە ناو دەبران. ئەمە ناڕەزایی ئاژەڵ دۆستانی لێکەوتەوە. زیادبوونیشی بەم شێوەیە ئەهلی شار و ژینگە و تەندروستیشی خستووەتە مەترسیەوە. هەمووان چارەسەریان گەرەکە و حکوومەتیش تا ئێستا تەماشاکەرە. سامانکەریم کورد چاد نیوز، کفری.